کێشەی بە بنبەستووی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران و نێوان سەرۆک بایدن سەبارەت بە بەرزکردنەوەی قەرزی وڵات ئەوەی ئاستێکی یاساییە کە حکوومەتی ئەمریکا دەتوانێت بە قەرز بۆ خەرجەکانی وڵات وەری بگرێت. ئەو کێشەیە دیاریەکە بۆ نێرانی ئەمریکا. شەلاندا یۆنگ دەڵێت ئەوان ئەمەیان پێخۆشە. ئەوان حەز دەکەن ببینن سیستمی ئەمریکا لە بێسەر و بەریدایە. ئەوان حەز دەکەن ببینن کە ئێمە ناتوانین کارە سەرەکیەکانی خۆمان ئەنجام بدەین. ئەم دۆخە لە تاقیکردنەوەی ئەوە کەمتر نییە کە ئایا چی لە جیهاندا سەرکەوتوو دەبێت. ئایا دموکراسی هێشتا کار دەکا یان ڕێبازی چینی؟ دواکەوتنی ئەمریکا لە قەرزەکانی خۆی شەپۆلێکی شۆکهێنەر بۆ سەرانسەری دارایی جیهان دەنێرێت. نێرانی ئەمریکا لەوانە رووسیا و چین دەتوانن لە ڕێگەی هەڵمەتێکی بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست لە ڕێی سۆسیال میدیا و میدیای حکوومەتی و پلاتفۆرمەکانی دیکەوە سوودی لێ وەربگرن. رووسیا و چین هەردووچیان بانگەشە بۆ شکستەکانی دیموکراسی ئەمریکا دەکەن وەک هەوڵێکیان بۆ ئەوەی بڵێن سیستمی حکوومەتەکانیان لە سیستمی ئێمە باشترە. بە دڵنیاییەوە ئەوە کاریگەری خۆی دەبێت. زۆر جارەوان کاتێک ئەم ناوەڕۆکە بەلای کەم بە شێوەیەکی نیمچە هەماهەنگ لە چەندین کاناڵەوە بڵاو دەکەنەوە، من چاوەڕێی ئەنجامدانی ئەمەیان لێ دەکەم. بەرزکردنەوەی ئاستی قەرز لە ڕابردوودا دەنگدانێکی ڕۆتینی بووە. کۆنگرس لە ساڵی 1960ەوە 78 جار ئاستی قەرزی بەرز کردوێتەوە کە 49 جاریان لە سەردەمی سەرۆکەکانی کۆماریەکان بووە و 29 جاریشان لە سەروەختی سەرۆکەکانی دیموکراتەکاندا بووە. ئەگەر کۆنگرس لە چەند هەفتەی داهاتوودا پرسی ئاستی قەرز پەرسەند نەکات، ئەوە ئەمریکا لە بەجێگەیاندنی ئەرکەکانی خۆی دوا دەکەوێت، ئەوەی هەرگیز لە مێژووی ئەمریکادا ڕووی نەداوە. کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران پێداگری دەکەن کە دەبێت خەرجیەکانی فیدرالی کەم بکرێتەوە بەر لەوەی ئەوان لەسەر بەرزکردنەوەی ئاستی قەرز رازی ببن. کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران تاکە پرۆژە یاسایەکان لە واشنگتن پەسەند کرد ئەوەی ئاستی قەرزەکان بەرزەکاتەوە و کۆتایی بە خەرجەکانی واشنگتن کە بە فیرۆ دەڕوات دەهێنێت و ئەمریکا دەخاتە سەر ڕێرەوی ئابووری ڕاست. سەرۆک جۆ بایدن دەڵێت ئەو لەسەر ئەم بابەتە دانوستان ناکات. ئەو دوو بابەتە بە هیچ جۆرێک پەیوەندیان بەیەکەوە نییە. جا ئەگەر تۆ قەرزەکە بدەیت یان نا، ئەوە هیچ پەیوەندی بەوەوە نییە کە بودجەکەت چەندە. بڕیارە ڕۆژی سێشەممە کۆبوونەوەیەک لە کۆشکی سپی لەگەڵ سەرکردەکانی کۆنگرسی هەردوو پارتەکە ئەنجام بدرێت. بۆ پاستی ئودێکۆسوارە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.